چەند کەسێک چەند بنەماڵەیەک لە قەزای بەردەڕەش دەستیان بەسەر بەردەڕەش داگرتووە. بەردەڕەش سەر بە قەزای ئاکرەیە بەس بەناو قەزایە لە هەموو ڕوویەکەوە هیچی بۆ نەکراوە. گڵەییمان لە حکومەت نییە، گڵەییمان لەو کەسە و بەرپرسانەی قەزای بەردەڕەشن کاتێک خۆیان وەکو پرۆفیشناڵ دەردەیەخن لە ناو قەزای بەردەڕەش کاتێک دەگەیشتنە سەر کورسی بەس خۆیان و خزمەکانیان ئەبینن. ئەوجە ئەوها هۆکارێک و بەردەڕەش دوا کەوتووە. گڵەییمان نییە و قەزای بەردەڕەش سەر بە قەزای ئاکرەیە. هەرچی شتێک تێ بۆ قەزای بەردەڕەش لە ڕێگادا بەرپرسەکانی بەردەڕەش خۆ ناکەن بە خزمەتی دەچێت بۆ ئاکرێ بۆ شارەکانی تر. ئەگەنا بەردەڕەش زۆر لە ڕووی جوگرافی و شوێنێکی باشە لە بۆ کشتتوکاڵ لە بۆ ئاوەدانی هەموو شتێکی تەنانەت خەڵکەکەشی لە ڕووی اجتماعیەوە هەموو یەک و دوو دەناسن بەڵام لەبەر ئەوەیە چەند کەسێک چەند بنەماڵەیەک لە قەزای بەردەڕەش دەستیان بەسەر بەردەڕەش داگرتووە لە ڕووی هەموو شتێکەوە.